22 شەشی ساڵی 1970 بۆ یەکەم جار لە مێژوودا زانکۆیەسەر مزگەوتێکی تێدا کرایەوە و دەرگایە و مزگەوتە بە ڕووی نوێژخوێناندا کرایەوە و نوێژ و وتاری هەینی تێدا ئەنجامدرا. زانکۆیەسەر ساڵی 1970 دەستکرا بە دروستکردنی لەلایەن فاتیمیەکانەوە و ڕۆڵێکی زۆر سەرەکی گێڕاوە لە بڵاوکردنەوەی زانست و هۆشیاری لە جیهانی ئیسلامیدا و لە سەرانسەری جیهانی ئیسلامیەوە خەڵکی ڕوویان لە وڵاتە کردووە بۆ خوێندن و فێربوون. 22 شەشی ساڵی 1964 لە دایکبوونی نووسەری گەورەی ئەمریکی دان براون، ئەو زیاتر لەسەر چیرۆکە خەیاڵیەکان دەنووسێت. ئەو بەدوای تەلیسمە مێژوویەکاندا چووە و ویستوێتی بە ئەندێشە بەربڵاوەکانی خۆی ئەو مەتەڵ و گرێکوێرە مێژووی و ئاینیانە بکاتەوە و بیکاتە کرۆکی حەقیقەتەکان. دان براون لە دایک و باوکێکی ڕۆشنبیر و زانا لەدایک بووە. کۆدەکەی دافینشی و دۆزەخ یەکێکن لە نووسینە جوانەکانی ناوبراو کە لەلایەن وەرگێڕی گەورەی کورد شەفیقی حاجی خدرەوە کراون بە کوردی.